مامۆستا عەلی باپیر ستایشی ڕۆڵی پێشمەرگە دێرینەکانی ڕابوونی ئیسلامی و ئەو خزمەتانەی کرد کە لە سایەی خەبات و ماندووبوونی ئەواندا بە ژین و دینی گەلەکەمان کراون. لە درێژەی سەردانەکەی بۆ دەڤەری ڕاپەڕین مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری دیدار و کۆڕێکی لەگەڵ پێشمەرگە دێرینەکانی دەڤەرەکەدا ئەنجامدا و وتەیەکی پێشکەش کردن. بۆی ئێمە بەرپرسیاری بەرامبەر بەو خەڵکە بەرچاویان ڕۆشنکەینەوە هیدایەتیان بدەین و دەستیان بگرین بەرەوە ئەو ڕاستە شەقامەی خوا لە ڕووی ئیمانی و عەقیدەی فیکری و ئەخلاقی و لە ڕووی سیاسیشەوە ئێمە بەرپرسیارین کە نوێنەرانی باش بنێرینە پەرلەمان، خوشک و برایانێکی باش کە دەنگێکی زوڵاڵ و دلێر بن، دەنگێکی ئازاد و ئازا بن و تعبیر بکەن لە میلەتەکەی خۆیان، نە تعبیر بکەن لە فەڕەنسا و لە بەریتانیا، لە ئەمریکا و لەکوێ، تعبیر بکەن لە واقعی ئەم میلەتە مسڵمانە، نوێنەری ئەم میلەتە مسڵمانە بن، بە ئیمان و ئیسلام گۆش درا بن. ئەوانە شایستەی ئەوە کە نوێنەرایەتی میلەتێکی مسڵمان بکەن، نەک کەسانێک کە بچن لەوێ دیفاع بکەن لە جێندەر و لە فێمینیزم و لە شتی خراپ و لە هاوڕەگەزخوازی کە دوێنێ مامۆستا عومەر گۆڵپی لێرە وتێگەر ئێمە نەباین ئەوەیان دەسەپاند لەوێ هیوایە دەڵێ جاکاکە بەچەند پەرلەمانتارێک چ دەکرێت چۆن چ دەکرێت هەر نەبێ ئەوە دەکرێت کە ڕێگە بگری لەوەی کە هاوڕەگەزخوازی بەڕەسمی لە کوردستاندا لە هەرێمی کوردستاندا تەبەنی بکرێت کە دوای حیاچوونە بۆ هەموو لایەک بۆ میلەتیش و بۆ حیزبەکانیش. ئەو چەند ئەندامی ئێمە لێ بوون ڕێیان لە چەنداشتی ئاوا گرتووە. پێشمەرگە دێرینەکان بە تامەزرۆییەوە ئامادەی دیدار و کۆڕەکە بوون و دەڵێن خۆشحاڵین ئەو دیدار و کۆبوونەوانە با پێویست دەزانن کە لە نزیکەوە یەکتریان بینیوە و ڕێز لە خەبات و تێکۆشانەکانیان گیراوە. ئێمەش وەکو مەکتەبی شەیدان و پێشمەرگە دێرینەکان وەکو ئەنجومەنی پێشمەرگە دێرینەکانی سنووری مەڵبەندی ڕاپەڕین لە خزمەت ئەم کار و پرۆژەداین ئەمە ئەرشی هەموو لایەکمانەکە هۆشیارانە ئیسلامخوازانی کوردستان لە هەموو سنووری پێشەکان هەمیشە لە هەر خۆناکێکدا چ پێویست بوو چ هەنگاوێک بەدەستەوە هات یاخود ئەرچی سەرشانمان بوو دڵسۆزانە ڕای پەڕێنین. ئەوە خۆشحاڵین بە دیداری مامۆستا کە شاد دەبین لە مەڵبەندی ڕانی کۆمەڵی دادگەری وەکو ئەنجومەنی ڕانی و ئەنجومەنی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان گوێ لە نەحسەت و ئامۆژگاریەکانی دەگرین و گوێ لەو ڕێنمایەتی دەگرین کە مامۆستا ئاراستەمان دەکات ئینشاءڵڵا بەو شێوەی کار لەسەر بۆ چوونەکانی دەکەین. هەر لە چوارچێوەی کۆڕ و کۆبوونەوەکانیدا لا سنووری مەڵبەندی ڕاپەڕین لە ئێوارە کۆڕ و دیدارێکدا لەگەڵ کادیرە دێرینەکانی کۆمەڵدا ئەنجامیدا لە نزیکەوە گوێبیستی وتە و سەرنجەکانی مامۆستا عەلی باپیر بوون. بە ئێوارە خوانێک بۆ ژمارەیەک لە کادیرە دێرینەکانمان کە ژمارەیان نزیک لە 200 کادیری دێرین بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیر و ئامانجمان لەو کۆڕ و ئێوارە خوانەیە ئەوە بوو کە بە مەبەستی بەرەو پێشبردننی کار و پرۆژەی کاری ئیسلامیمان ئەلحەمدولیلا بۆ پتەوکردنی برایەتی و تەباییمان لە نێوان خۆماندا ئینشاءڵڵا. ئەمڕۆ ئێوارەمان بە پێویستیانی کە لەسەر یەک سەفرە کۆ ببینە و بە بیوانداری ڕێزدار سەرۆکی کۆمەڵی دادگەری بەیەکەوە ژمارەیەک لە وەفدی هاوڕێی کە مەجلیس و میوانداریی باشمان ساز کرد. ئەم جۆرە چالاکیانە ئەمایی شانازیر و مای دەستخۆشیان بۆ مەڵبەند و هەم بۆ ئەنجومەنی ئێرانی کۆمەڵی دادگاری کەمە دەبێتە مایەی برایەتی و خۆشەویستی زیاتر لە نێوان هەم سەرکردایەتی و هەم کادیر و ئەندامان و خۆشەویستی و محەبەتێکی زیاتر بکەوێتە نێوانیان و وە گوڕوتینێکی زیاتر بدرێ بە ئەندامان و دەست و لایەنگرانی کۆمەڵی دادگەری. وا بڕیارە دیدار و کۆڕ و کۆبوونەوەکانی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بەردەوامیان هەبێت و سەردانی دەڤەری پشدەریش بکات. لەوێش دیداری لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی دەڤەرەکە هەبێت و لە نزیکەوە گوێ لە ڕاو سەرنجیان بگیرێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام،
دەڤەری ڕاپەڕین.